با لە خۆمەوە دەست پێ بکەم کەسی لە کەسی باشتر نییە ئاو بە فێڕۆدانێکی یەکجار زۆر هەیە لە ئۆتۆمبیل شوشتن لە کۆڵان شوشتن لە باخچەکانی بەردەم ماڵان مەسەلەن من باخچەیەکم دروست کردیە ئەویش بە پێویست دەزانم چونکە شارەکەی من داری کەمە هەم بۆ ناو ماڵی خۆم پێویستم پێێتی وەر ئەوەی من پێ 6 کەسم لە ماڵە پێویستم بە هەوایە چپاکە چی بکەم ینی ئەوش پێویستی بە ئاودانا چەندە من ئەوە بە ئیزافە دەزانم بۆ ئاو بەڵام وە کوتر بە زەویت دەزانم بێگەوەیان تەماشاتکەم وەنێ گەڵای جیهان لزومسوز ئەوەی وایکردن حتۆی وەرە فیزیکی لەواتکەن حتۆی وەرە یعنی ئەوی توویە بچاکی مرۆ هەکۆت پێت بێژن مرۆ سەهاژی هەبیتن گوهی مرۆ سەدا بیتن مرۆ مشکلی نەکە تاوی کێماسیت بەلەدیە ژیانە وی دەریدا یعنی کێماسیت بەلەدیە کەسی هاژ ئاوێنینە ئیسرافای هەر کەسی زیدەتە پارە بلا بیتن جەهنەما ئاوێ Av piçekî erzan e ber vî çendî zêde bêçine filûzî xerc dikin. Îro mesele tu dina Xwedê mesela şûna ceyranî baş kes hî qede xerç nedikir bêçine avê kanî diweke 2 saata tena xwe rê heta çûye soqaqa dinya hevcaneke hin qeder avê ma bêçine xerç ke fizûlî xerç ke. يعني في رعاية ناكا مثلا جني واحد قد كبا بانا كانوا نيري أو براتو أو روال السرو نازم شو خوا قبول أو كفا قبول ماكا أو رزورة لمشارع شو الكا خول هي لبر دوكانك يا بقى الشركة ماشينك يا شوري بر دوكانك كابرا هي رجع بين شجرة دوكان شوري يا بر دوكان شوري فکرمان بگۆڕین یعنی هەست بە مەسئولیاتێکی زۆر بکەین وای هەستی پێ بکەین ئاو گرنگترین و زەرورترین بەشی ژیانی مرۆڤەکانە زۆر گرنگە یعنی بە گوێرەی بەکارهێنانی ئەو ئاوە سەر بکەین زیاتر یعنی هەم گوناحە هەم زیادە ڕۆیە ڕێگری ناکرێت زەحمەتە ئللا ئەوە ناڵێم تۆزە بازی ئاوەکەی زیاترکەی بۆی کەسەکان نەتوانن بەکاریبین لەمەوەی پارەکەی زۆرە دوو بەڕاستی حەق دەوڵەت حەقوای ئەو ئاوە پیسەیکە لە شارەکەی دەڕوە ئەوە پاکاتەوە ئەوە بداتەوە ماڵەکان بۆ سارە شوشتن و بۆ باخچە و ئەوکوی دەوڵەتەکانی دیکە ئاوە خراپ پیسەکەی ئاوە بەکاردێنەوە هەر کەسێک بەرەخ و ئەوی گوهداریە بکاتن ئەس باوەرم دامی دەرکەنە پێشایکەوە یعنی ئەوە باغلی قورومێکی نەتنی ئەنسانێکیدا قورومێک بێت وهەیە پێشایکۆی بگیریت قوت کەتن دوگە هەر کەسێک بەرەخوا ئەوی فکری ئەوی دوشنجی دەرباز کەتن توشتە گەڵە مهمە Bila av xisar nebe herkes bine baş fikire dar nebe jiyan nabe av nebe jiyan nabe يا ماشي خومان هناك أو يدرس كوا مثلا خير خواز بوا آية حكومة بوا آية بوا هني عشان حد أقل خومان زوجي خومان كين أتوانا بأحد بابو قاري شوي يا ماشي ببن بو كارواج يا حلا وشمانك هي يا برا أتوانا اللي بيا ماشي بشوي